بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز. ئەمڕۆ لە بەرنامەیەکی پامی ڕۆژ بەیانمەتی هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە تا کۆتایی بینەرما من وی سوودمەدن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازان لە تەوەریەکەی بەرنمەکەماندا باز لە گرنگیدان بە جوانکاری و ڕازاندنەوەی ماڵ و شوێنی کارمان دەدەین. لەوانیان دەجا بە بیرۆکەی سادە و بە مادیکی سادە بتوانین شتی جوان لە ماڵەکانمان لە ئەو شوێنێکە کاری تێدا دەکەین بەرهەمی بێنین زانین ئەو ڕێگایانە چین کە کەسێک بێوێت جوانکاری لە ماڵەکەیدا ئەنجام بدات وە لێرەدا سەلێقە تا چەند دەورە بینێت لە جوانکردن و ڕازاندنەوەی ماڵ و شوێنی کارمان. لە چاوەری دوین بەرنامەکەماندا باز لە مەترسیەکانی دووبارە پەککەوتەوەی پرۆسی خوێندن دەکەین بۆ پێیکە لە ئێستادا بۆی دووبارە کەمێک بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندن لە ئێستادا باز لەو دەکرێت کە پێدەچێت دووبارە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان پەکی بکەوێتەوە. لایەکی دیکەشەوەیەکێتی مامۆستایان داوا دەکات کە موچەی فەرمانبەران لە 30 ڕۆژجارێت دابش بکرێت وەروها بودجەیەک بۆ خوێندنگەکان دابین بکرێت کە بتوانن خوێندنگەکانیان پاک بکەنەوە پاک و خاوێنی لە ناو خوێندنگەکاندا بێت تارابووی کە کەمتر تووشی هەر نەخۆشی و هەر حاڵەتێکی تەندروستی ببنەوە. هەروەها باز لەوە دەکەن کە لە ئێستادا پرۆسی خوێندن دەتوانێت کە پەکی نەکەوێت بەڵام بۆ پێی کە داهاتێک لە بەردەست خوێندنگەکان دابێت بۆ موچەی مامۆستایان بەرەو باشتر بڕۆ. لەگەڵ چەندین زانیاری و ویتی دیکە کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون دەستپێک دەچین لای بڕگەی کەشوهەوا و زانین پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداهاتۆ پێکەوە بینەری دەبین.
وڵازان هاوکارمان ڕامیان ڕۆسمان ڤیتێکی بۆ ئامادەکردوون لەسەر گوڵی قامیش پێکەوە بینەریە و ڤیتێ دەبین. ئەمە ناوی تەرکێ. وەڵای ئەمە دایمەن لە ئەو شوێنانە ئەڕوێ کە ئاوی لێیە، ئیتر هەر لە شوێنی چەپە ژێکە ئاو هەها جۆگە لە ئاوی لێ ئەم شتانە، لە قەراغی ئاو ئیتر لە قەراغی ڕووبارەکان و لەو شوێنانەیە تایبەت نەکراوە لای خۆمان بڵێن بگوازرێتەوە تۆ بکرێ و بیچێنن خۆمان هەمان بێ، بەڵام هەر دەگمەن لە هەنێ شوێن هەیە. بێ بچی بۆ شوێنە بۆ سەر شاخە جاروا هەیە و ئیتر پێداویستی تایبەت خۆی ئەوێ و هیلاکەتێکی زۆرە بەڕاستی. بەڕای سەیرەکەی تۆ بۆ شوێنێک ئەڕۆی مەترسی هەیە لەسەرت، ئەنی ترش ناو ئاوە و تر ئەبێت جزمە لە پێکەیت و ئەبێ دەستکێش لە دەستکەیت و مەقەستی تایبەتی خۆی هەیە و ئیتر بێ ئامادە باشی و بکەی بەڕاستی. یعنی من خۆم زۆر حەزم بە شتی ناوماڵەوە و ئەنجانە و شتی وایە، لەبەر ئەوە حەز ئەەکەم هەموو کەسێ دڵی خۆش بێ، ینی سعرێکی وا ناڵێم کە نەفەرەکە دڵی لەسەری بێ و جێی بێڵێ، یعنی تەنانەت ئەیکەم بە هەدیە ئەڵێم بە دڵی لەسەری نەمینە سعرێکی گران ناڵێم. دراوسەکانم ئەڵێن ڕەفیقەکان مەڵێن بووە بە هەرزانێ دێم، ئەڵێم قەینە حەز ئەەکەم دڵ نەفەرەکانیش خۆش بێ. ئەرە وەڵڵا ئیتر خۆمان ئینجانەکان دروست دەکەین و کوڵەکانیش عینەن خۆمان ئەیهێنین. من خۆم ئەوە عاشقی گوڵم کە هاوردم ئیتر دوایی بیرم لێ کردەوە بزانم چ کاتێکە وەرزەکەی، ئیتر هەستان بۆ ئەیدە لە دوای ئەوە زۆر تالبی ئینجانە و گوڵی سروشتیم، ئیتر ئینجانەکانیش هەر خۆم دروستیانەکەم و ئەتر بەشداریشم کرد لەم گروپەیە و زۆرێگەن کە گرنگێکی لە ڕادەبەدەر بە جوانکردنی ماڵەکانیان دەدەن، بە ڕازاندنەوەی ماڵەکانیان دەدەن بۆ شوێنی کە کاری تێدا دەکەن، پێدەچێت هەندێک جار بە بیرۆکەی ئاسان و هەروەها بە کۆمەڵێک شتومەکی هەرزان بتوانن جوانکارێکی لە ڕادەبەدەر لەسەر ڕازاندنەوەی ماڵەکانیان بکەن، وەروەها جوانتر نیشاندانی ماڵ و شوێنی کاریان بکەن. ئەزان تاوەکو میوانەکەمان ئامادە دەبێت لەسەر تەوریەکەی بابەتەکەمان دەچین لای ڤیدیۆیەکی دیکە کە کۆمەڵی خانم گیابەهاری لێ دەکەنەوە، پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. وڵی جا پێقەڵی پێ دەڵێن، شینە ساتەڵی پێ دەڵێن، جابرجوی پێ دەڵێن، هەموو ناویش پێ دەڵێن. ئەوەندەیە تامەکەی خۆش و خاوێنیش خۆش، بەڕۆن پیازە سووری دەکەیەوە بە سرکەی پێدا دەکەی، چۆنت پێ خۆش بێ ئاوای دەخۆی. بەس ئیمە بۆ خۆم حەزم لێ بەڕۆن پیازی دێ، خۆم کوڕەکەشم حەزی لێ بەڕۆن پیاز دێخوا لەگەت برنج فاسۆلەی دێخوا زۆری پێ خۆش. هەموو دەمێ حەزی لێیە بخوا بۆی حازەکەم سێجەمە. والله دەی لە گۆشتی دیسکم پێ خۆشترە، گۆشتخۆریشە بڵێم گۆشتخۆر نییە، بەس بەخوا زۆریش پێ خۆشە. تۆڵەکەی لێ و شینە شاتڕێ و هەندە کاڵی پێقەل و هەندە کاڵن شینە شاتڕە و جابر ژیوێ و لێنێ لە بۆ خۆمانە بنی و لە بۆ کەس و کار و بەشی خەڵکی شابەی. شێوەی وە پێقەلەیاچیت و شینە شاتڕێ و جیابرژیوەیە و ئەو ناوە نالێ هەڵەدەینەوە تۆڵکەشی لێە تۆڵە کەشی لێ تۆڵە کێ شاکەینەها ئەوەش تۆڵەکەیە ئەوێ شاکەین و بە هەرێوەزی دێین ئەجا لە ڕانی ڕاگەر بە هەرێوەزی نین سیارەی بە هەمان نەگرین پیاوی کوا دەسەڵاتەیە بەتەنێ بە دوو کەسە.
جیرانانەمان یان ئەو ژنانە جیرانمان لەلایەن کەسەوە ئەوان بخۆیان کەسێکرا دەستپێرن ئەوان بە من دەڵێن ڕۆژێک دیاری دەکەن دەڵێن فلانە ڕۆژەی دوانیەوەڕۆکەی دەچین بۆ جیای چەند شوێنە کۆ دەبنەوە خڕیان دەکەینەوە دێن بۆ ئێرە ئەو جیای دەکەن کە پێی دەگوترێ دوو ناوی هەیە شینە شاترە و پێقەلە و لە بەعزە شوێن جابرژیوەشی پێ دەڵێن خەڵک لە شاری ڕاستی لە خواردنی برنج و لە خواردنی برنج و ئەو شتانە وەڕز بووە کە ئەو کاتێک کە وەرزی گژوگیا دێ دێن ئەرە گژوگیانە دەبنەوە چێشێکی تایبەتی هەیە ینی تام و چێشێکی زۆر خۆشی هەیە. بەڵازان لە تەورەکەین بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە جوانکاری و ڕازاندنەوەی ماڵ و شوێنی کارمان دەکەین زۆرێک لە خانمان گرنگێکی زۆر بەم بابەتە دەدەن پێیان خۆشە کە هەمیشە ماڵەکانیان بە جوانی دەربکەوێت وە کۆمەڵێک بیرۆکە هەیە بۆ ئەم بابەتە و بزانین ئەو ڕێگایانە ئەو بیرۆکانە چین کە بمانوێت جوانتر ماڵەکەمان دەربکەوێت وە شێوازی جوانتر لە شوێنی کارماندا هەبێ بۆ قسەکردن و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە پارێزگای هەڵەبجەوە ئامادەوی زۆر بەڕێز کاوە نووری وێنەکێش کاکاوە سڵای خوا لەوێت زۆر سپاس بۆم دەرفەتە. وەڵازان میوانی بەرنمەکەمان وێنەکێشە دڵنیام کە ئەو باشتر دەزانێت کە شێوازی جوانکردنی ماڵ بە چ ڕێگایەک دەبێت و ئەو دیزاینانە چین واروها ئەو بیرۆکانە چین کە بۆ ڕازاندنەوەی ماڵ بۆ جوانکردنی ژینگەی ماڵمان پێشکەش بکرێت واروها لەو کاتانی کە لەو شوێنەی کاری تێدا دەکەین بتوانین کە جوانتر پیشانی بدەین و کۆمەڵێک بیرۆکە یاخود کۆمەڵێک شتی سەرەتایی دەتوانین زۆر جار شتێکی جوانی لێ بەرهەم بهێنرێت و لەگەڵیشیدا لە زۆرێک لە شوێنەکاندا دەتوانرێت بە دیوارەکانەوە وێنەی جوان بکێشرێت بزانین بەڕێز کاوە نووری وێنەکێش بابەتێکی پێ لەم بارەوە چۆن ڕێگاکانی جوانکردن و ڕازاندنەوەی ماڵمان پێ دەڵێت کاکاوە ئەگەر دەنگی گوێت لە دەنگی من بێ سڵای خوا لەوێت. وڵازان دیارە میوانەکەمان تا ئێستا ئامادە نەبووە وەک پێشتر ئاماژەم پێکرد زۆرێک لە خانمان پێیان خۆشەکە ماڵەکانیان هەمیشە بە جوانی دەربکەوێت وەروها دەیانەوێت ڕازاندنەوەی ماڵەکانیان بە کۆمەڵێک بیرۆکەی جوان هەبێت. خۆشبەختانە لە ئێستادا کۆمەڵێک بیرۆکەی سادە و هەرزان هەن کە دەتوانرێت لە جوانکردنی ماڵەکاندا بەکاری بێنرێت وەروەها لە ئێستادا لە زۆرێک لە سوۆسیال میدیا و یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە گۆگڵا لێ بدەیت زۆر دیزانی جوان بۆ ماڵەکان دێتە پێشەوە ئەوەش کۆمەڵێک دیمەنی جوان کە لە ماڵەکاندا دەتوانرێت نمایشی بکرێن کە بەڕێز مامۆساکاوە نووری خۆی وێنەی بۆ کێشاون کۆمەڵێک دیزانی جوان کۆمەڵێک جوانکاری و ڕازاندنەوەی جوان کە دەتوانرێت لە ماڵەکاندا نمایش بکرێت هەر لە وێنە کێشان لەو شتانی کە لە کولتوری کوردیدا هەن و لە وێنە کێشان و لە ڕازاندنەوەی ماڵەکانیان دەتوانێت بە کۆمەڵێک بیرۆکەی سادە بە کۆمەڵێک دیزایانی جوان بتوانین ماڵەکانمان جوان بکرێت وەروەها لەگەڵیشیدا ئەو شوێنی کە کاری تێدا دەکەین دەکرێت دیزایانی جوان شتی جوان پێشکەش بە ناو ماڵمان بکرێت هەنێک جار لەوانێ بە بیرۆکەی سادە بتوانێت کۆمەڵێک شتی جوان لە ماڵدا پێشکەش بکرێت لەوانێ زۆر جار لەم بابەتانەدا سەلیقە زۆر دەور ببینێت ئەوەی کە دەیبینین کاوەیە کە خۆی وێنەکێشەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک دیزایانی جوان بۆ ماڵ شارەزایە وەروە دەزانێت کە چه بابەتێک گرنگەوە چه جوانکارێک لە ماڵدا گرنگی و تایبەتی خۆی هەیە من ئەوەی کە بەلام و گرنگە بزانم لەم بابەتەدا سەلیقە تا چەند گرنگە لەو بابەتەدا هەبێت کە کەسێک بێ جوانکاری و ڕازاندنەوەی ماڵەکەی ئەنجام بدات. بەڵازان دەچینە لای میوانەکەم بەڕێز مامۆستا کاوە نووری وێنەکێش مامۆستا سڵای خوارد لێبێت سپاس بۆم دەرفەتە کە میوانی بەرنامەکەمان بوویت.
دیارە دەنگی مامۆستا ناگاتە لای ئێمە یەکێک لەو بابەتانەی کە بەڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ. لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخش دابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە، کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 11 0 411 71 11. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و
ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەندی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە ڕازاندنەوە و جوانکردنی ژینگەی ماڵ دەکەین. بزانین ئەو بیرۆکە سادانە چین یاخود سەلێقە تا چەند دەور دەبینێت کە لە جوانکردن و ڕازاندنەوەی ماڵەکانمان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا کاوانووری وێنەکێش لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاویت خوا لەبێ سوپاس بۆم دەرفەتە کە میوانی بەرنامەکەمان بووین. مامۆستا سڵاویت خوا لەبێت دەمەوێت بزانم کە سەلێقە و گرنگیدان یاخو بیرۆکەی جوان تا چەند گرنگە لە ڕازاندنەوەی ماڵدا لە جوانکردنی ماڵەکانماندا. سڵاوی خوا لە ئێوەش سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز. لە ڕاستیە با بڵین ڕازاندنەوە و بە دیکۆرکردن و جوانکاری و سەلیقە بەکارهێنان هەموو یەکێت و چارچەوەی کاری هونەریەوە گرنگە هونەر لە هەموو ماڵەکانمانە و لە هەموو شوێنە گشتیەکانە و لە پارک و لە هەتا حوشە و باخچی ماڵەکانیشمانە بەکاربێنین بۆ ئەوەی چونکە هونەریش دیسانەوە لە سیفاتێکی خوای گەورە کە جەمالە
کە ڕازانەوەی وەرگیراوە بۆیە ئەبێ هەمومان بتوانین لە ژیانی ڕۆژانەمان هونەر بەکاربێنین چ جاوەی لە ماڵ و لە شوێنە گشتەکانیش. زۆر باش مامۆستا لە ڕازاندنەوەی ماڵەکان لە جوان نیشاندانی ماڵەکانمان سەلیقە تا چەند دەوری خۆی دەبینێت کە بتوانێت لەو جوانتر ماڵەکەمان بشاندن لەوانێت زۆر جار پارە زۆر دەور نبینێت لەوەی کە بتەوێت ماڵێکی جوان پێشکەش بکەیت تەنها ئەوەیە کە سەلیقەیەکی جوانە دەبێت. بەڵێ بەڕاستی بوونی سەلیقە دیسانەوەش هەڕەگەزێکی تری هونەرمەندە و لە بەکاری هونەریە ئەبێ سەلیقە واتە وردبینی واتە جوانکاری بەکار بێت. سەلیقە گرنگە بۆ ئەو کەسە کە پێی ئەڵێن کەسی هونەرمەند هەڵەسێ بەو کارە هونەریە بتوانێت سەلیقە بەکاربێنێ بتوانێت وردبین بێت جوانبین بێت بۆی دوجار ئەو کارە هونەری کە ئیکا لە ماڵەکە بێت لە دیوارەکە بێت لەو شوێنەی کە ئەنجامێدات جوانی بەخشێ و چێژی جوانی بەخشێ بە بینەر ئەو بینەرە هەر کەسێ بێ کێتەوە ماڵە یاخۆت بەلایدا تێ ئەپەڕە یاخۆت با بڵێن بینەری ئیشەکەیە بەگشتی گرنگە سەلیقە وەک بنچینە بەکار بێت لە هەموو کارێکی هونەریە. مامۆستاکاوە خانمێک بێ لە ماڵەکەیدا جوانکاری زیاتر لە ماڵەکەی نیشان بدادوە ڕازاندنەوەی لە ماڵەکەیدا هەبێت دەبێت لە کوێوە دەست پێ بکات ئایا سیرکردنی کەسانی دیکە یاخود ئەزمون وەرگرتن لەو کەسانەی کە جوانکاریان کردو تا چەند گرنگە لەم بابەتەدا؟ لە ڕاستە بۆ ئەوەی کە متابعەت هەبێ بۆی بتوانیت ئەو ئیشەی تۆ ئەیکەیت ئەنجامی دەیتەوە لە ماڵەوە گرنگە بەڕاستی متابعەت هەبێ و سەیری ئیشوکاری کەسانی بە ئەزمون و کەسانی پێش لە خۆت و کەسانی دەستڕەنجین بکەی بۆی بتوانیت تۆش هاوشەوەی ئەوە نزیک لە ئەوە لەبەر جوانی ئەوە تۆش بتوانانی ئەو جوانی ئەنجام بی بەڵام وەک خاڵێتر کە گرنگە پشتی پێبەسی لە ڕووی دیزاینەوە گرنگە تۆ ئەو شوێنە بزانی چی پێویستە ئایا دیوارێکە پاڵ درەختێکە و سەقفێکە یان پەنجەرەیەکە یان دەرگایەکە یان چوارچێوەی با بڵێن حوشەی دەرەوەیە گرنگە بتوانیت ئەوەش کەیتە پێوەەر بۆەوەی چونکە ئەو شوێنە خۆی داوای ئەوە ئاکات وەکووتمان دیسانەوە سەلیقە بەکاربێن و زین ئەو شوێنە چی جوانە وینەوە سەر ئەوەش بەڕاستی گرنگە تۆ سیر بەرچاوڕوونی هەبێت لێرەکەین سیرکەین ئینتەرنێت و دنیای تەکنۆلۆژیا زۆر فراوانە تۆ توانی کارێکی ئەو سەری دنیا ببینی تا ئەم سەری دنیا ئەوش لە ڕێگای متابعەتی ئینتەرنێتی خۆتەوە لە یوتیوب بێ لە فەیسبوک بێ لە تۆڕە کۆمەڵاتەکان بەگشتی کۆمەڵی کاری جوان دابەزێ ڕۆژانە تۆش بتوانی هاوشەوی ئەوانە و بتوانی ئەوانە بکەیتە پێوەیان چاو لەوانە بکەیت تۆش بتوانی شتێکی جوان ئەنجام بدەیت لە ماڵەکەت. زۆر باشە مامۆستا تۆ وەکو وێنە کێشێک پێت وایە کە ئەو ڕێگانە چین کە لە ماڵەکانمان داخل لە شوێنی کارماندا بتوانین جوانتر پیشانی بدەینواتە ئایا تەنها لە وێنە کێشانەوە دەورە بین یاخود لە باخچەیەکەوە تاوەکو دەگاتە دیوار و سوچی ماڵەکانیشمان دەتوانێت هونەر و جوانکاری تێدا ئەنجام بدرێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە لە ڕاستی ئەگەرێم بینە سەر کاری هونەری یان ئیشی هونەری تەنها لە وێنە کێشان و ڕنگ و ڕەگەزی هێڵ و بۆشایی و با بڵێن سێبەر و ڕووناچە خۆی نبینێتەوە بەڵکو زۆر فۆرمانەیە سێدوریە و سێبعدیە چواربعدیە ئەوانەش بۆ خۆیان ئەچنە چوارچەوەی کاری هونەریەوە من بەدەر لەوەی وەکو شێوەکارێک کە کاری وێنە کێشان لەگەڵشە بۆ خۆم خریجی پیکەرسازیم پیکەرسازی بۆ خۆی ئیش لەسەر فۆرمی جیاوازەکە لە چواربعدی پێنجبعدی لەوانی کە زیاتر بەرجەستان بۆیە ئەکرێت بەڕاستی هەر لە درەختێکەوە تۆ بێ ڕەنگی کەیتەوە دیسان جوانتری کەیتەوە بتانی هەتا بلۆک و بەردی ناو ماڵەکەەوە بتانی حوشەکە ئەو فۆرمانی کە دەرەچن لە ڕەنگەژ ینی لە دووری کە خۆڵی و بەرزی و پانیە یان سێدوری ئەمانە هەموو کاری لەسەرکەی ینی ئەکرێت تۆ تەنها پشت بە ڕنگ و هێڵ نەبەسیت وە دیسانەوە گرنگە لێرەشەوە ببوورە ینی بینە سەر ئەوەی کە ڕەنگەکانیش بە پێی وەرز و بە پێی کات گرنگە بۆی بتوانانی چۆن بەکارێنی و ئەو شوێنەوەکو وتم چی داوای چه ڕەنگەکە داوای چه فۆرمەکە تایە دروستکەیتەوە ئەمانە هەمووی بنەمان وە بە پشتی پێ بەسی نەگەر لە خۆتەوە بێ کارێکی هونەری ئەنجام بدی و نەتوانی ڕەگەزەکانی ببینی تایەوە نتوانی بنەماکانی کاری هونەری تا بینی بۆیە گرنگە پشت بە بنەماکان و ڕەگەزەکانی هونەریش بەسی ئەنجامی بدەیت. زۆر باشە ئەگەر بتێ ڕازاندنەوەی لە ماڵەکەتە ئەنجام بدەیت دەبێت بەراوردی بکەی بە ڕەنگی چی بۆ نمونە لە دیوارا بێت یاخود لە ناو فەرشی ماڵەکە تا بێت دەبێت ئەو جوانکاریانەی کە ئەنجام دەدرێت بە بەراورد لەگەڵ چیا بیگونجێنیت؟ بەڵێ
لە ڕاستیا ئێمە کۆمەڵە ڕێگەزمان هەیە لە دیزاینە لە هونەری دیزاینا گرنگە پشتی ببەسین لەوانە هاوسەنگی و لەوانە دژ بەیەکی وە کۆنتراست هارمۆنی ئەمانە بۆ خۆی گرنگە ئەبێ بێ بزانی تۆن و ڕنگ و هەتا مەلمەست و تێکسچەری ئەو فەرشەیان ئەو دیوارە چۆنە تۆش بتانی هاوشێوەی ئەو بیگونجێنی وەلا کاری دیزاین و کاری بە بڵێن هونەریە دایم کۆنتراستمانێ و هارمۆنیمانە هارمۆنی واتە پلەبەندیان تێکەڵیکی تەدریجی یان با بڵێن پلەبەندی لەگەڵ ڕەنگەکانە ئەم ڕەنگە چۆنە تۆش هاوشێ و نزیشی لەم ڕەنگە بەکاربێنی و هەشمانە بە پێچوانی ئەو کۆنتراستەکە دژبەیەکە زۆر جار بەنمونە ئێمە کۆمەڵە ڕنگمان هەیە کە دژبەیەکن سێریگەی زەرد و با بڵێن مۆر یان مەسەن سەوز و سوور ئەمانە ئەکرێت لەگەڵێکا بیان گوجێنی بەڵام بەپی دیسانەوە ئەو شوێنەی کە داوای ئەکات یان زۆر جار کۆنتراست بۆ شوێنە جوانە تۆ بەکاری بێنی دژیەکیەک لە ڕەنگە لە فۆرمە ئەکرێت دوو شتی دژ بە یەک کۆکەیتەوە جوانی خۆی هەبێت و ئەکرێت دیسانەوە ئەو شوێنە داوای ئەو کات تۆ هارمۆنیکی تیا بەکارمی فەرشەکە چۆن تۆش هاوشێوە و فەرشە دیوارەکە دروستکەیتەوە یان پێچەوانەی فەرشەکە تۆ بتوانین دیوارەکە کۆنتراستکەیتەوە بۆیە شوێنەکەەوە لۆکیشن زۆر گرنگە بۆ کاری هونەری کە تیان جامایی ئەو شوێنە چۆنە خۆی داوای ئەو شتەکات ئەلبەت بە بەکارێنانی سەلیقە و وەوردبینی کەسی هونەرمەندیش زۆر باشە جوانکردن و ڕازاندنەوەی ماڵ تا چەند پێوەستە بە مۆدلەوە تا ئایا لە ئێستادا چ مۆدلێک زیاتر بەربڵاوە یاخود پێدەچێت ینی لەو جوانکردن و ڕازانەوەدا مۆدلەکان بەسەر بچن و مۆدلی نوێ بێتە ئاراوە بەڵێ دەست خۆش بە پرسیارێکی جوانە لە ڕاستیە مۆدل یان با بڵێن چۆنیەکردنی ئەو دیزایانی تۆ ئەنجامیە چ شتێک باوە لە ئێستاوە لە ڕووی لە دیزایانی جیهانیە چ شتێک باوە ئەما گرسێکین لە ڕووی متاباوەسیگەین هەر لە فاشۆنەوە کە جلوبەرگە بگری هەتا دیکۆراتی ناوماڵ و تا شوێنە گشتەکان سێرەکەی لە هەموو جیهانە کۆمەڵە تەکنیک بەکارێت ئەکرێتەوە نزیشیەک لەوانە تۆ بتوانانی سوودی لەوەرگی بەڵام ئێمە بیرمان نەچێمە میلەتی ڕۆژهەڵاتین دایم لە ڕۆژهەڵاتە بە بڵین کۆمەڵێک ڕنگ و کۆمەڵێک کللتور زاڵە لەسەر ئەوەی کە تۆ بتوانانی چ دیکۆرێک ئەنجام بیت چ دیزاینێک بەکاربێنی بۆیە لە دیکۆری ڕۆژهەڵاتیە سێرگین ڕەنگەکان زیاتر زاق و ڕەنگەکان زیاتر تۆخ و بەرچاون وەک لەوەی کە ڕەنگێکی سپی و سارد بێت وەک لە ڕۆژاوە بەکارێت یان بە بڵین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ڕۆژاوا بە بڵین سیرەکەی لەبێ کۆمەڵی ڕنگ بەکارێتەوە کە ڕەنگی ساردن بە حکمی ئەو سروشتە بە حکمی ئەو کللتورە ئەو نەریتەی کە هەیە لەوێ بەڵام لە با بڵین لە ڕۆژهەڵات وڵاتانی ڕۆژهەڵات کە ئێمە خۆشمان بەشێکین لە وڵاتانی ڕۆژهەڵات کە کوردستان و عێراق و ئێران و تورکیا ئەمە بەگشتی ئەگەستێکین هونەری ئەرەبێزگیان با بڵین شێوازی ئەرەبێز ستایلی ئەرەبێز زاڵە ئەوش وردکردنەوەی ڕەنگەکان و زەغرەفە و با بڵین وردکردنەوەی فۆرمە جیاوازەکان لە ڕەنگێکە لە دیکۆرێکە بۆیە گرنگە ئێمە بتوانین هاوشەوەی دیسان وەکڵم کۆمەلگاکەمان و ئاینەکەمان و میلەتەکەمان نەریتەکەمان ئەو کللتورە جوانە ڕابردووی کە هەمان بۆ ئێستا وابەستی ئەوە بین بتوانین لەو سنوورە دەرنەچین لەو سنوورە بتوانین جوانکاری بکەین ئیبداع بکەین داهێنان بکەین بتوانین تازەگەری بکەین گرنگە ئەوانە وەکو پێوەەر بەکاربێ بۆ بتوانین چی دیزاینێک وە چه جوانکاریەک بکەین بۆ ماڵەکانمان بۆ شوێنە گشتەکانمان زۆر باشە مامۆستاکەوە دەکرێت بڵێن ئێستا مۆدلی چییە لە زۆرێک لە ماڵەکانمان لە هەرێمی کوردستاندا ئایا جیاوازی هەیە لە نێوان شارەکاندا لەوەی کە ئەوان حەز بە چ جۆرە مۆدلێ بکەن یاخود حەز بە چ جۆرە ڕەنگێ بکەن بۆ منە خۆم ئێستا بەدەر لەم ئیشەی خۆم کاغەزی دیوار و ئەو بابەتانە دەفرۆشم کە شوێنێکی دیکە مەسەلەن پارێزگایەکی کەسێکی هەولێری دێت بابەتێکی کاغەزی دیواریەوە دەزانم ئەوان چ جۆرە ڕەنگێکیانەیە بۆ نەزانم سلێمانی چی دەوێت یاخود عەرەبێک دێتە دوکانەکەمان دەزانم کە ئەمان زیاتر پێوەستن بە چ جۆرە ڕەنگێک و بۆی ئەو ڕەنگانەی پێپشانێم پێ دوایە ناوچەکانی جیاوازی هەیە لە هەڵبژاردننی ڕنگ و دیزاین و ڕازاندنەوەدا بەڵێ سواس بۆ پرسیارەکەت لە ڕاستی ئێمە بیرمان نەچێت لە ئێستا تازەگەری و بە جیهانی بوون و ئیتر لە ڕێی با بڵێن ئۆنلاینەوێ لە ڕێی با بڵێن کۆمەڵێک بزنسەوە بێت سێرەکەین هەموو جیهان وەک گوندێکی لێ هاتووە سێرەکەین زۆر جار ئوسلوبێکی ئەمریکی ئوسلوبێکی بریتانی لە ڕووی دیزاین لە ڕووی ڕازانەوەی ماڵەوە لە ڕووی کاغەزی دیوارەوە لە ڕووی با بڵێن هەتا ئەو خشت و ئەو کاشەی کە بەکارێت هی ئەوێ ئەگاتێ ئێرە و بەکارێنەوە بەڵام بیرمان نەچی ئەمە وابەستەی کللتور وابەستەی ئەو ڕابردوجوانی خۆمان هەمانە ئەکرێتەوە دیسان وەک دیزاین بەکاری بێنینەوە ئەوش لەو خشت و لەو تاق و لەو قەوس و لەو دەرگانی کە لە
کۆشکەکان و ماڵەکانی پێشووە هەبووین بتوانین بە شێوەیەکی تازەتر لە ڕووی دیوارەکانەوە بەکاری بین و بە تەکنیکێتر و ئەکرێت دیسانەوە هەر لەزگە بە شێوەی بەردی دیواری گوندەکانمان بەکاربێنینەوە لە ماڵەکانمانە جوانێکی زۆرە بەخشێ بەڵام لە ڕووی ئەوەی کە تۆ پرسیارەکەت با بڵین کەسێکی عربیان کەسێکی بیانیەتە وڵاتەکە دیان کۆشکە دروستەکات ڕەنگە لە ڕووی کەسێتی و لە ڕنگ ئەو کللتوری کە لەسەریە بۆ پەروەردەی کە هەیەی چاویشی بە جۆرەتر ببینێت بەڵێ بە تاکید ئێمە بێ فرە دیزایانی و فرە ستایلیمان هەبێت لە کارەکانمان لە ڕەزانناوەکانمانە بتوانین هەموو جۆرە ستایلێک کارکەین بۆی بتوانین بەخواستی هەموو کەسەکان ماڵ و شوێنە گشتەکانیان بۆ بڕازێنەوە زۆر بە شما وەستانکەوە پێ دوانێت لە ئێستادا زۆرێک لە دیزاینەکان لە شوێنەکاندا بۆ منە لە کافیەکاندا گەدەگەڕێتەوە بۆ سەردەمانی زوو واتە ئەو کولتوری کە جاران هەبووە بۆ 6 ساڵ پێش ئێستا هەبووە بۆ منە ئێستا زۆرێک لە شوێنی کافتریا یاخود ئەوەی کە تێیدا دادەنیشیت بە قوڕ دروست کراوە واتە یاخود سەقفەکەی دارە ئەمان هەز ناکەیت لە ئێستادا خەریکە مۆدی دێتەوە خەڵک حەز بم جۆرە بابەتانە دەکات بەدڵنیایەوە من نەک ئەوەی بڵێمەر کافەیەک یان شوێنێکی گشتی ئەتوان بڵێم بۆتە بزنسیش لە هەندێک شوێنە سێرەکەی زۆر کاری کللتوری ئەکرێت بەوەی چۆنەڵی سەرنجێ و کەسانە ڕاکێشێت لە چاخانەکەی لە چێشخانەکەی لە کەبابخانەکەی بەدڵنیای لە زۆر شوێنایبینەوە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی دیسان پابند بوون بە ڕابردوومان و پابند بە کللتوری ڕابردوومان و باپیرانمان چیان بەکارناوە لە ڕووی بیناسازی و معماری و ئەمە گرنگە بەڕاستی بیهێنینەوە دیسان بۆی بۆ گەنجی ئێسامان بۆ نەوەی ئێسامان بتوانین ئەوانیان پیشانمی کە ئێمەش ڕابردوویەک و کللتورێکی ئاوامان هەبەوەی بۆ بەردەوام لە بەرچاوی ئێوەش بێت گرنگە من دەستخۆشی لەو کەسانەکەم کە ئەو کارانەکەن و گرنگە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان نەک هەر لە کافێ و شوێنە گشتەکان بتوانین بەڵکو لە ماڵەکانیشمانە ئەگەر هەر تابلۆیەکیش بێ ئەگەر هەر گۆزەیەکیش بێ بتوانین نمونەیەک لە ڕابردووی خۆمانە بێت لە ماڵەکانمانە بۆی بە وابەستەی ڕابردوومان بینەوە بە نەوەی تازەشمان پێ بڵین ئەمە ڕابردووی ئێمە بۆی لە بیرینەکەن ماڵۆسەکەوە پارە زۆر دەورە بینێ لە جوانکردن و ڕازاندنەوەی ماڵواتە دەکرێت گەر پارەیەکی زۆری بەدەستەوە بێت بتوانیشتی جوانتر پێ لە ماڵەکەتان نمایش بکەیت لە ڕاستیدا پارە بۆ خۆی ئەتوانین بڵین ینی بۆ وەگەرخستنی و کەرەستەوە پێویستیانەی کە بۆ کارە هونەرەکە گرنگە وەکو هۆکارێک بڵێ گرنگە بەڵام ناتوانین بڵین هەموو شتەکان چونکە زۆر جارۆک وتمان بیرمان نەچێت لە سەرەتای بەرنامەکە وتمان سەلیقە وردبینی گرنگە و گرنگترە لە پارە چونکە تۆ زۆر جار پارێکی زۆر سەرفەکەی بەڵام سەلیقەکە لەو ئاستان یەسەری کارەکە جوان پیشان نادرێەوە جوان ناکەوێتەوە بۆیە گرنگە ئێمە هەردووشی وەکو هۆکار بەکاربین هەم وردبینیەکە کە بە دەرەجەی یەک و پارەش بۆ وەگەرخستنی ئەو کەرەستە و پێداویستیانی کە تێچووی ئیشەکان گرنگە هەردووچان هاوشان یەک بەکاربێنێت لە کارە هونەریەکە ئەوەستەکەوتۆ وەکو وێنە کێشێک لە ئێستادا هاوڵاتیان تا چەند حەز بەوە دەکەن وەکو جاران وێنە لە ماڵەکانیاندا هەڵبواسن ئایا ئەو کولتورە لە ئێستادا کاڵ نەبووتەوە؟ لە ڕاستی ئەگەر سێکین بە دەرەجەیەک وای ئەبینین سەرکەین بەداخەوە زۆر ماڵ هەیە لە ڕکاشی و کۆمەڵێک تازەگەری لە سەقف و لە باوڵین کۆمەڵی ئینارە و کسوار و ئەوەی بەکارێ ناوە سێرەکەی دوورە لەوەی کە وێنەیەک بێت هەر ئەوەیە کە کۆمەڵی ڕووناچی زەق لە ماڵەکە هەیە یان کۆمەڵی ڕووناچی کەس بەڵام گرنگە بەڕاستی بکەینە کللتور بکەین نەریتێک کە سەرەکەی زۆر وڵاتانی ئەوروپی لە دیوارەکانی ماڵەکانیان چەند تابلۆیەکە بینی بۆیە ئێمەش هیچمان لەوان کەمتر نییە بگرە هونەری ئێمە زۆر جوانتر و زۆر لە پێشترە ئەگەر بایەخی پێبین و ئەگەر بێتە کللتورێک با تابلۆیە بکڕین با بێتە نەریتێک من حەزکەم تابلۆیەکی کەسێکی بەناوبانگ با لە ماڵەکەمە هابێت واتە هونەر گرنگە لە هەموو ماڵەکە هابێت ئیتر لە تابلۆیەکە لە کارێکی با بڵین زەغرەفیە لە فۆتۆیەکە گرنگ ئەوەی تۆ یعنی سەلیقەی ئەوەت هەبێ حەزی ئەوەت هەب لا دروست بێت کە حەزکی کارێکی هونەری لە ماڵەکە تا بوونیە بێت زۆر باش مامۆستا سەبارەت بە شوێنی کار لەو شوێنی کە کاری تێدا ئەنجام دەدەین لەوانەیە کارمەندێک بین لە شوێنێکە کاری تێدا ئەنجام دەین بڵین جوانکاری شوێنەکە تا هیچ پەیوەندێکی بمنەوە نیە ئەو پێویستە بە کۆمپانیا یاخود ئەو شوێنی کە کاری تێدا دەکەن بەڵام خۆمان دەتوانین ئەوە بکەین کە جوانکاری لەو شوێنەدا ئەنجام بدەین چونکە ئێمە چەند سەعاتێک لەو شوێنە ئیش دەکەین بۆ نمونە بۆی کە ئەو شوێنە ڕازاوە جوانتر بێت لە بەرچاومان بەتاکید وەگوتم خۆشە هەموو کەسێک هونەرمەند بێت خۆشە هەموو کە سەلیقەیەکی هونەری تیا بێت چونکە بەڕاستی
هوەر گرنگە لە هەموو کەسێکا بۆنی هەبێت و پێویستی ژیانە هوەر لە هەر بوارێکە بەکاربێنێت چ جاوەی کە تۆ لە شوێنێکە کارەکەی بتوانیت سەلیقەیەوە دەستڕنجینیەوە هەبێ ئەو دیوارە ئەو مێزە چوزانم ئەو گۆشە حتا ڕێخستنی ئەو قەنەفانە و کورسیانی کە لەسەری دانیشتی خۆشە و نەریتیا بەکاربێنی هاوسەنگێک دروستکەی بۆەوەی هەم خۆت مرتاقی و هەم شوێنەکەش جێدەستی توی پێوە دیار بێ بۆیە گرنگە لە هەر شوێنەکارەکەین وجدان بەکاربێنی بتوانین کارێک بەکاربێنی کە شایستی ئەو شوێنە بێ و جێگەدەستی توی تیا بێ خۆشە لە هەموو کەسێکە ئەم سیفاتە بوونیە بێت ماوەستاکەوە ئەگەر ژوورێکی سادە بخەنە بەردەمی تۆ کە بڵێن دیزاین و جوانکاری بۆ ئەنجام بدە دەبێت لەکوێوە دەست پێ بکەیت کە بتوانین ڕازاندنەوە و جوانکاری لەو ژوورە سادەیە ئەنجام بدەیت کارگرنگە بۆی تۆ کاری هوەریتی ئەنجام بە یەکتێ دیوارەکەی لەسەر دروستکراوە دووەم دیوارە ئایا لا کێشەیە چوار گۆشەیە یان سێ گۆشە یان بازنەیە ئەم شێوە ئەندازەیە چکە هەموو شتێکی هوەری هەموو شتێک لە سروشتا شێوازێکی ئەندازەیە بە جۆرێک لە جۆرەکان دوجار یەی دیوارەکەی بزانانی ئەم دیوارەی تا چەند گۆشەی تایە تا چەند لاربوونەوەی تایە تا چەند پەنجەرەی تێکەوێ دەرگای تێکەوێ یان با بڵێن تاقی تێک لای تۆ پشتی پێ بەسی و ئەم جابیت زۆر باشە دیارە ئەو دیوارە وەگوتم ئەکرێ سەرەتا ئیش زۆر باشە زۆر سپاس بۆم بەڕێز مامۆستا کاوەنووری وێنەکێش لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵازدان دەچمە لای پەیامنێرمان ڕامیا عوسمان ڕامیا سڵای خوات لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین سڵاوی خواتان لێبێ دانیاری ئەمە ئێستا لە بڵین ئەو شوێنەی کە تایبەت کراوە بە ئامادەکاری ئەو شوێنەی کە تایبەتە بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە بڵین کتێبخانەی یان بڵین لە شاری سلێمانی ئەو شوێنە ئامادە کراوە تایبەتە بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئامادەکاری لۆجستەکان لەم شوێنە تا ئێستا بەردەوامی هەیە و زۆربەی ئامادەکاریەکان تقریبان کۆتایی هاتووە بەپێی ئەوەی کە زۆربەی ئەو ئامادەکاریانەی کە هەیە لە ینی دابینکردنی پێداویستیەکان بۆ ئەو شوێنە و هەروەها ئەو مەنەسانی کە دروست دەکرێن لێرە ئەوانەی کە تیمی ئەندازیارین لە شوێنی پێشنگانە دەوڵەتیەکەی سلێمانی خەریکن ئامادەکاریەکان تەواو بێ من قسەم کردووە لەگەڵیانە سبەی بە تەواوەتی ئامادەکاریەکان کۆتایی پێدێ ئەم شوێنە شوێنێکی گەورەیە نزیکەی شوێنی 900 بۆ 1000 کەسی دەبێتەوە شوێنی کە ئامادە کراوە درێژیەکەی نزیکەی 100 مەترە دیارە ئەو بەشی کە بەشی پێشەوەیە ینی شوێنی بەڕێوەچوونی بڵێن کۆنگرەکەیە ئامادەکاری تەواوی بۆ کراوەوە هەروەها ئەو شتانەی کە پێویستە بۆ ئەوەی کە بۆی تەرتیب بکرێ وەکو تەلەڤیزۆن هەروەها کورسی و ئەو بەشانەی دیکە ڕووناکی لێرە بە تەواوەتی ئەم شتانەی بۆ دابین کراوە ینی قسەمان کردووە لەگەڵیانە سبەی ئەم کاتە یان سبەی بۆ ئێوارەکەی بە تەواوەتی ئەو ئامادەکاریانە کۆتاییان پێدێ ڕۆژی پێنجشەممە دانیار دەستەکرێت بە ئەنجامدانی کۆبوونەوەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی واتە ڕۆژی پێنجشەممە و ڕۆژی هەینی دوو ڕۆژ دەخایانەیە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ڕۆژی پێنجشەممە سەر لە بەیانەکەی لێرە کۆنگرە دەست پێ دەکات و ئەو بڵێن ئامادەکاریەکان سبەی کۆتایی پێدەوە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ڕۆژی پێنجشەممە دەست پێ دەکات و هاوکو ڕۆژی هەینی ئێوارەکەی دەخانێت و دواتر کۆتایی دێت و ئەندامانی سەرکرداتی و ئەوەی کە پێویستە لێرە یان ئەمیری کۆمەڵی ئیسلامی جارێکتر هەڵەبژێردێتەوە لێرە سەرجەم ئامادەکاریانە کراوە ئەو شتانی کە پێویستە لێرە ئەنجام دەدرێت بەڵێ زۆر باشە ڕامیار زانیاری دەبێت چەند کەس لە کۆنگرەدا بەشدارن و دوایین ئامادەکاریەکان لەلایەن لیژنەوە چین جگە لەو شوێنی کە تۆ ئامادەکاری سەبار بە شوێنەکە ئاماژت پێکرد بەڵام لە ڕووی ناوەڕۆکی کۆنگرەوە ئایا هەموو ئامادەکاری کراوە کە لە وادەی خۆیدا جێبەجێ بکرێت؟ بەڵێ کۆنگرا وەکو ئاماژەم پێکرد لە وادەی خۆیدا ڕۆژی پێنجشەممە دەست پێ دەکات تاوەکو ڕۆژی هەینی دەخانێ و
ئەم شوێنی کە ئامادە کراوە نزیکەی 900 کەس شوێن لێرە دەبێتەوە 900 بۆ 1000 کەس و نزیکەی 802 کەسێک بەشدارن لە کۆنگرەکەدا ینی ژماری بەشداربووان ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە نزیکەی 820 بۆ 900 کەسە کە بەشدار دەبن لە کۆنگرەکەدا و ڕۆژی پێنجشەمە ئاماژەم پێکرد دەست پێ دەکات تاوەکو ڕۆژی هەینی دەخانەوەتە 2 ڕۆژ لەم شوێنە کۆنگرەکە دەست پێ دەکات و ئەو ماوەی و 2 ڕۆژە بەردەوام دەبێت لە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیا ڕوسمان لەگەڵماناوی لە پارێزگای سلێمانی لە هۆڵی ئامادەکردنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. ڕایزان لە کۆنگرەی ئەمجاری کۆمەڵی ئیسلامیدا 900 ئەندام تێدا بەشدارن و 27 کەس کاندیدن بۆ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و لە نێوی شێندا چەندین بربژێری نوێ هەیە لەناو کۆمەڵی ئیسلامیدا و لەناو ئەو کۆنگرە نوێدا. بەڵازان دەچمە لای پەیامنێرانی دیکە بزانم پەیامنێری دیکە کێ ئامادەیە. دەچمە پارێزگای هەولێر بۆ لای ئیدریس محەممەد بزانین دوایین زانیاریەکان لەسەر هاوێشتنی موشەکانی ئەم شەو چین کە شەوی ڕابردوو نزیکەی دە موشەیان بە چەند ناوچەیەکی پارێزگای هەولێرەوە بزانین دوایین زانیاریەکان چین و بزانین تا ئێستا چەند کەس بوونەتە قوربانی و بزانین ئایا زانیاری هەیە کە ئەم موشەکانە لەلایەن کێوە ئەنجام دراوە هیچ سەرەداوێکیان دەست کەوتووە لەلایەن هێزەکانی ناوخۆ وەزارەتی ناوخۆیەکە ئەم موشەکانە لەلایەن کێوە ئاراستەی پارێزگای هەولێر کراون بۆ پێیکە شەوی ڕابردوو وەزارەتی ناوخۆ ڕایگەیان کە داوا لە هاوڵاتیان دەکەین کە لە ماڵەکانیاندا نەچنە دەرەوە بە زووترین کات زانیاری دەخێنە ڕوو لەو بارەوە بە گوێری دوایین زانیارەکان چەند کەسێک بریندار بوون لەو ڕووداوەدا بزانین باز لەوەش دەکەن کە کەسێکیش لە نێو بریندارەکاندا گیان لەدەستداوە و باز لەوەش دەکەن کە بیانی تێدا بۆ هاوڵاتێکی ئەمریکی لە نێو بریندارەکاندا هەیە و ئەوەی کە گرنگە بزانم لەم ڕۆدا زانیاریەکان چین و بزانین تا چەند توانراوە ئەو کەسانە دەستگیر بکرێت و بزانین ئامان چی بووە لەم هاوێشتنی موشەکانەی بۆ پارێزگای هەولێر ئایا ئامانجانەوە بۆ کە ئارامی پارێزگای هەولێر تێک بدەن یاخود بە چه هۆکارێک ئەمەیان ئەنجام داوە کێ بەرپرسیارەتی ئەم هێشەی شەی ڕابردوو لە پارێزگای هەولێر دەکەن و ئەمە یەکەمین جاریش نییە کە ئەم جۆرە موشەکانە ئاراستەی ئەو پارێزگای دەکرێت لە چەند مانگی ڕابردوودا بە هەمان شێوە چەند موشکێکی دیکە ئاراستەی ئەو پارێزگایەکرا ئەوەی کە جێگەی سەر و دوێنێ شەوی ڕابردوو کۆمەڵێک لەو موشەکانە بەر چەند ناوچەیەکی هاوڵاتی کەوتونواتەش بەر ئەو شوێنان نەکەوتون کە سەربازین یاخون پەیوەستن بە هێزەکانی ناوخۆ و وەزارەتی ناوخۆ. وڵازان تاوەکو دواتە دەگەڕێمەوە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد کە زانیاری زیاتری لێ وەردەگرم بزانم کە دوایین زانیارەکان چین لەسەر ئەو موشەکانی پارێزگای هەولێر. دەچین لای تەوەری دوین بەرنامەکەمان کە لە ئێستادا دوو ئەگەری بەهێز هەیە کە بێتە هۆی ئەوەی کە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا پەکی بکەوێت ئەویش زۆربوونی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێوان قوتابیاندا و لەگەڵیشیدا ئەو پرۆسەی کە نەبوونی موچە و لێبڕووینی موچە و بڕانی پلەبەرزکردنەوەی مامۆستایان بۆتە هۆی ئەوەی کە مامۆستایان نەتوانن داوامی خۆیان بکەن و باز لەوە دەکەن کە ئەگەر ئەم لێبڕین و دابەشنەکردنی موچە 30 ڕۆژ جارێک نەبێت ئەوە ناتوان بەردەوام لە وانەوتنەوە. بۆ قسەکردن لەسەر مەترسیەکانی دووبارە پرۆسەی خوێندن و هەروەها ئەگەری کە هەرچەند لە چەند پارێزگایەکی عێراقدا کەرەنتینە دەستی پێکردوێتەوە بزانین لە هەرێمی کوردستاندا مەترسیەکان چین و ئایا هۆکار چییە بۆی کە پرۆسەی خوێندن پەکی بکەوێت. دەچمە لای میوانەکەمان کە لە کەرکووکە و لەگەڵمان مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەانی یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا ئەحمەد سڵاوی خوات لێبێت دەمەوێت هەڵسەنگاندنی بەڕێزتان لەم دۆخەی ئێستای پرۆسەی خوێندن بزانم کە ئێوە تێڕوانینتان چییە بۆ پرۆسەی خوێندن لە ئێستادا. سڵاوی خوا لە ئێوەش بێت بە ناوی خوای گەورە و میهرەبان. بەنسبەت هەڵسەنگاندنی خوێندن لەم ماوەیە بەڕاستی دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم لە مانگیدا بڕیاریدا پۆلی 12 و پۆلی یەکی سەرەتایی دەست بە خوێندن بکرێ بەڵام دوای 3 هەفتە و بەهۆی ئەوەی کە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە کە هەرچێنێ ئێمە سیقەمان بەو داتایە و بەو شێوەیە نەبوو شتەکە هەر بە مەسەلەکە دارایی بوو مەسەلەی موچە بوو ئەوە بوو خوێندن ڕاگرترا بەڵام دوای ئەوە حکوومەت بڕیاریدا لە مانگی 12 پۆلی 12 دەست بە خوێندن بکرێتەوە و قۆناغەکانی تر بۆ مانگی 3
ئێمە تەبان لەلایەن خۆمانە وەک یەکێتی مامۆسایان داوامان لە وەزارەت و لە حکومت کرد و لە لێدوانەکان کە ناکرێ بەڕاستی پۆلی 12 دەوام بکرێت چونکە ناکرێت بەتەیرا ئەوان بەڵکو و پۆلەکانی تریش بۆ ئەوی پرۆسەی پەروەردە و خوێندن پەکی نەکەوێت و ئێساش کە ئەیبینین پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بەس بە بەڕێکردنە بەڵکو بۆ خوێندن و بۆ پەروەردە و بۆ پێگەیاندنی نەوەی نوێ نییە بۆیە بەڕاستی ئێمە هەست دەکەین ئەو پلانانەی کە وەزارەتی پەروەردە دایەنا کە یەکەم بە ئەلکترۆنی بوو کە ئێمە ناڕازی بووین و بالفعلیش فەشەلی هێنا و سەر نەکەوت و قۆناغی دووەمیش مەسەلەی ئەوەی کە تەناوب بێت ئێمە وەکو یەکێتی مامۆسایان پرۆژەیەکماندا کە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بێ هەر لە سەرەتای خوێندنەوە بەڵام ئەوەش هەر سەری نەگرت و ئێستا حکوومەت و وەزارەتی پەروەردە گەیشتۆتە ئەو قەناتە کە بەڵێ پرۆسەی پەروەردە دەست پێ بکات هەرچەندێک کاتەکە بەڕاستی زۆر زۆر درەنگە بەڵام هێشتا بەبەریەوە ماوە کە ئەگەر چڕوپڕ بکرێ و منهەجەکان چڕوپڕ بکرێت و کورد بکرێتەوە لە هەموو قۆناغەکان بۆی پرۆسەی پەروەردە پەکی نەکەوێت چونکە بەڕاستی پرۆسەی پەروەردە لە ستاندەری جیهانی 800 بۆ 900 کاتژمێرە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لە 500 کاتژمێر کەمتر دەخوێندرێت و چەندین ساڵە بەم شێوەیە بووە بۆیە بەڕاستی هەڵسەنگاندنمان بۆ ئەوەی کە پرۆسەی پەروەردە پەکی نەکەوێ بەردەوامیە و ئەو 3 ڕۆژ بە 3 ڕۆژەش بکرێتە 6 ڕۆژ چونکە مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی ئێمە ئاگدارین لە هەرێمی کوردستان زۆر زۆر کەمە یعنی دوێنێ تقریبان 7 کەسێک توش بووە بەڕە چاوکردنی کە لە عێراقا کە زیاتر لە 2600 شتێک توش بووە بۆیە بەڕاستی سەرۆکی لیژنەی پەرلەمان لە بەشی لیژنەی پەرلەمان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاش تاکیدی لەوە کردوتەوە کە پرۆسەی پەروەردە بەردەوام بێ بەڵام لیژنەی تەندروستی بە شێوازێکی تر قسە ئەکرێت هیوادارین کە لە 23 دانیشتنی دووەم ئەکرێت پرۆسەی پەروەردە بەردەوام بێت بە ڕێنمایە تەندروستیەکان و بێ پێدانی موچەی 30 ڕۆژجارێک کە خۆیان وعدیان داوە چونکە ئەوە بەڕاستی خاڵێکی گرینگە لەلایەن ئێمەوە کە پرۆسەی پەروەردە بەبێ موچێ و بەبێ بژێوی مامۆسایان ناڕوات. زۆر باشە مامۆستا ئەو دابرانە زۆرەی لە پرۆسەی خوێندندا هەبوو لە ڕابردوودا پێت وایە ئەو دابرانە پەیوەندیکی زۆری هەبووە کاریگەریکی زۆری هەبووە لەسەر خوێندکاران لەسەر قوتابیان لە ناوەندەکانی خوێندندا کە درەنگتر فێری ئەو زانست و زانیاریە ببن کە لە قوتابخانەکاندا فێر دەبن. دیارە دەنگی من ناگاتە لای مامۆستا بۆ پێیکە لە ڕابردوودا پرۆسەی خوێندن بە قۆناغی جیاجیا پەکی کەوتووە بۆهۆی دواکەوتنی پرۆسەی خوێندن ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر دەرونی قوتابیان لەسەر فێربوونی قوتابیان هەبوو من دەمەوێت زیانیاری زیاتر لەسەر مامۆستا ئەحمەد وەربگرم زانم تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە پەککەوتنی پرۆسەی خوێندن دواکەوتنی پرۆسەی خوێندن لەسەر دەرونی قوتابیان لەسەر فێرخوازان لەسەر ئەو قوتابیانی کە لە قوتابخانەکاندا دەخوێنن تا چەند کاریگەری هەبووە و ئایا لە ئێستادا کە ڕۆژی ناڕۆژێک خوێندگاکان هەیە زانین تا چەند ئەوە دەبێتەوە مایەوەی کە خوێندکاران کەمتر فێری ئەو زانیاری و زانستە بن لە قوتابخانەکاندا جێبەجێ دەکرێت وە ئەگەری ئەوە ژەیەکە لە ڕۆژی پێنجشەمەوە کەرەنتینە دەست پێ بکاتەوە لە زۆری لە شارەکانی عێراقدا و ئایا بزانین لە هەرێمی کوردستانیشدا ئەم قوتابخانەکانی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە دەگەڕێمەوە لای مامۆستا ئەحمەد مامۆستا سڵای خوا لێبێت ببوورە بۆیەوەی کە دەنگی تۆ نەگەشتە لای من دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم کە دابران لە پرۆسەی خوێندن لە ڕابردوودا کاریگەری هەبوو لەسەر فێربوونی قوتابیان؟ نسبەت مەسلەی دابران لە پرۆسەی پەروەردە کاریگەریەکی زۆری هەبوو چونکە بەهۆی مەسلەی ڤایرۆسی کۆرۆنەوە تقریبان
ئەو کەرنتینەی کە خەڵک کرا لە ماڵەوە دانرا تقریبان بە تایبەتی قوتابیان بۆ ماوەی ساڵێک ئەمە هەمووی بووە هۆی ئەوەی کە قوتابیان زیاتر ئالوودەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامێرە ئەلکترۆنەکان بن. ئێمە داوای ئەوەشمان کرد کە ئێستا وەزارەتی پەروەردە کە بڕیاری داوە خوێندن دەست پێ بک و دەستی پێ کردووە دەبێت زەمینە سازیەک بکرێ بە ئاشبوونەوەی قوتابی لەگە ژینگەی قوتابخانە کە ئەمە کارێکی زۆر زۆر گرینگە تۆ نەک هەر منهەجەکە هەدەفەوە بێ منهەجەکە تەواو بکرێت و لە کۆڵ کرێتەوە نەخێر ئەم قوتابیە چەند مانگێک لە ماڵەوە تۆ دادناوە لە 1970 قوتابیان تووشی ئالوودەی ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە ئێستا کە دێت لەگەڵ ژینگەی قوتابخانەیە بەم شێوە تەبەن ئالیەتەکەش بەوەیە کە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بێت بەڵام لە ناحێ و لە شوێنە دوورەکان بەو شێوەیە کە 3 ڕۆژ لەسەر یەک بێت بە بیانووی ئەوەی کە مامۆسایان تەبان هاتوچوو ئەکەن ئەوەشمان لەبیر نەچێ بەڕاستی مەسلەی مامۆستایانیش ژیانی و گوزەرانی مامۆستایانیش بەڕاستی کاریگەریەکی دەرونی زۆری لە مامۆستایان کردووە ئەتوانم بڵێم زۆربەی مامۆستایان تووشی حاڵەتی دەرونی بوونە کێشە کۆمەڵایەتیەکان بوونە بێزگە قوتابیانیش ینی تۆ لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,800,000 قوتابی هەیە و 150,000 قوتابی لە پۆلی 12 دەسی پێ کردووە و باقیەکەشی لەم مانگەوە دەستی پێکرد لە حوتی دۆوە ئەمانە هەمووی بەڕاستی دەبێ بەڕێوبەر مامۆستایان و وەزارەتی پەروەردە کە بەداخەوە هیچ پلانێکی نییە بۆ دەستپێکی خوێندن ئەوەنەی بڕیار دەرەکات زەمینە ساسی نەکردووە بۆ بڕیارەکانی ئەمانە هەمووی هۆکارن کە قوتابیان بەڕاستی بکەونە حاڵەتێکی نەفسیەوە بۆ ئێمە داوامان کردووە بابەتە گرنگەکان چڕ و پڕ بکرێت کورت و پوخت بکرێت و ژینگەی قوتابخانەش بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی لەم ڕوانەوە ئاسایی بکرێتەوە و لە بەنسبەت حکوومەتی عێراقیش بڵێ وەزارەتی پەروەردەی عێراق کە مامۆسایان و قوتابیانی ناوچە دابێنراوەکان نزیکەی 20,000 مامۆسا و قوتابی ئەبێت کە هیچ بڕیارێکی حکوومەتی هەرێم نایانگرێتەوە منهەج سەر بە هەرێمە بەڵام ڕێنمایەکانی وەزارەتی عێراق جێبەجێەکەن کە ئێستا ئەوە ماوەیە کە دەوام کراوەتەوە بەڵام هەر قۆناغێک هەفتەی 1 ڕۆژ دەوام ئەکات ئەوەش هەتاکو ئێستا بەڕام ئەوش سەرکەوتوو نییە هەروەکو چۆن ئەوەی مەسلەی ئەلکترۆنیەکە لە عێراق و لە هەرێما سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی هیچ زەمینە سازیەکی بۆ نەکرد لە عێراقیش بە هەمان شێوەیە بەڕاستی قوتابیان مامۆسایان سەریان لێ شێواوە و لە هەمووی ناخۆشتریژەوەی مامۆسایانی خوێندنی کوردی کە دوو ئەرک کەوتۆتە سەرشانیان گرانیەکی زۆر دەوام لە عێراقا بەردەوام بوو لە هەرێم نەبوو و موچەشمان لە هەرێم بوو ئەوەش زەرێکی زۆری لە ڕووی دەرونی و مادی مامۆستایاندا کە هیوادارین حکوومەتی هەرێم خوێندن بەردەوام بێت چونکە ئەو داتانەی کە باسەکرێت کە دوێنێ 72 حاڵەت بووە ئەمە بەڕاستی ئەوەمان پێڵێ کە خوێندن بەردەوام بێت خوێندن ئاسایی بکرێتەوە بە ڕێنمایە تەندروستیەکان بەوەی کە مانگانە 30 ڕۆژ موچەی مامۆسایان بدرێ بەو بەڵێنەی کە حکوومەت خۆی داوێتی چونکە ئەگەر بەڵێنەکە جێبەجێ نەکە پرۆسەی پەروەردە بەڕاستی ئەکەوێتە قەیرانێکی گەورەوە هەروەکو چۆن چەند ساڵە بەو شێوەیە. زۆر باشە مامۆستا ئەحمەد زەمینە سازی وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی تا چەند گرنگە ئێمە لێرە مامۆسایەکی دیکەمان گفتوگۆمان لەگەڵا کرد میوانی بەرنامەکەمان بۆ ئاماژەی بەوە کرد کە لە قوتابخانەکاندا ئەوەندە پیسن کە ئەو چەند ساڵی نەکراونەتەوە کەەوەنە ژینگەیەکی پیسی هەیە کە نەک توشببوون بە ڤایرۆسی کۆرونا بگرە زۆر نەخۆشی دیکە لەوانێت ناو قوتابخانەکاندا بڵاو بێتەوە لە کاتێکدا وەزارەتی پەروەردەن کارگوزارمان بۆ دابین ناکات تا بتوانێن قوتابخانەکان بە شێوازێکی جوانتر پاک و تەمیزی پێوە دیار بێت و پاکی بکەینەوە لێرەدا زەمینە سازی وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی تا چەند گرنگە نەک هەر ڤایرۆسی کۆرونا لە قوتابخانەکاندا بڵاو نەبێتەوە بگرە نەخۆشی دیکەش بڵاو نەبێتەوە لە نێوان قوتابخانەکاندا. تەبان بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرینگە مەسلەی ژینگەی قوتابخانە کە ئێمە چەندین جارەوە لە 2014ەوە ئێمە بانگەوازیەوەکەین کە ژینگەی قوتابخانە تەندروست نییە ئێمە لە هەرێمی کوردستان
نزیکەی 1000 قوتابخانەمان هەیە کە 1000 قوتابخانە لەلایەن خێرخواز و ڕێکخراوە کۆمەلگاکانی مەدەنی و جیهانی دروست کراوە. ئەم قوتابخانانە لە 150 پێویستی بە نۆژنکردنەوە هەیە بە پێی داتای وەزارەتی پەروەردە. زیاتر لە 260 قوتابخانە مەترسی زۆری ڕوخانی لێکرێ کە ئەمانە زۆربەی دروستکراوی ساڵەکانی 60ەکان و پێشتری 60ەکانە کە ئەمە بەڕاستی لە ڕووی کوالێتی لە ڕووی ستاندەری جیهانی هیچ بە کەڵکی قوتابخانە نایە بەڵکو وەکو سزنێک وایە. بۆیە بەڕاستی وەزارەتی پەروەردە ئێمە چەندین جا داوامان کردووە و وەزارەتی تەندروستیش هەتاکو ئێستا پاکردنەوەی قوتابخانە کە ئێمە لە بەیاننامەکە ئیشارەتمان پێداوە کە خاڵێکی گرینگە مەسەلەی ئاودەسەکان مەسەلەی ئاوی تانکی سەربانەکان کە بە پێی داتاکان لە 150 قوتابخانەکان ئاوەکەی شیاوی خواردنەوە نییە. ئەمە لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێجگە مەسەلەی ژوورەکان بە پێی ستاندەر نییە بێجگە مەسەلەی حتاکو ئەو کورسی و ڕەحلانەی کە لەبانی دائنیشی بە پێی ڕێنمایەکانی تەندروستی نییە و بە پێی ڕێنمایەکانی ستاندەری ئێستا نییە. مەسەلەی ساردکردنەوە و گەرمکردنەوە لە هاوین گەرمە و لە زستان ساردا ئەمانە بەڕاستی وەزارەتی پەروەردە زۆر کەم تەرخەمە و حکوومەتی هەرێمیش کەم تەرخەمە لەبەرەوەی کەمترین بودجەی وەزارەتی پەروەردە یان وەزارەتەکانی تر وەزارەتی پەروەردەیە لە 105 بۆ داناوە کە بەڕاستی ئەمە هی ئەوە نییە هەرباز بکرێ بەڵام لە دەوڵەتە پێشکەوتەوەکان بودجەی وەزارەتی پەروەردە گەورەترین بودجەی بۆ دائەندرێت لە 140 بەڵکو بەمانتر. بۆیە بەڕاستی ژینگەی قوتابخانە زۆر گرینگە دەبێ حکوومەتی هەرێم گرنگی پێ بدا نۆژنکردنەوە بکرێت و قوتابخانەی ستاندەردا بنرێت بەو شێوەیە بێت بەڵام ئێستا بەداخەوە بەو شێوەیە نییە بگرە بەڕاستی ئێستا ئێمە زیاتر لە 4000 قوتابخانەمان پێویستە و زیاتر لە 30,000 پۆلمان پێویستە بۆ ئەوەی بتوانین بە پێی ستاندەری جیهانی کە هەر 7 قوتابیەک یەک مامۆستایە بەڵام ئێستا لە هەرێمە 14 بە یەکە کە ئەمە بەڕاستی کارەساتە نابێ بەو شێوەیە بێت چونکە ئەمە چەندین ساڵە گرنگی نەدرا بە دروستکردنی قوتابخانەکان و نۆژەنکردنەوە ئەنجام نەدرا ئەمانە هەمووی هۆکارن داوا ئەەکەین ئێمە لە وەزارەتی پەروەردە لە حکوومەتی هەرێم کە بودجەیەکی باشی بۆ دابدرێت و بژێوی ژیانی مامۆستایانیش دابین بکە و تەنانەت ئێستا حکوومەتی عێراق بڕیاری ئەوەی داوە کە ساڵی داهاتوو مەسەلەی قوتابیان خواردنیان بداتێ کە ئەمە لە ساڵی هەفتاکان و هەشتاکان هەبووە کە ئێمە تەلەبە بووین خواردن تەوزیع ئەکرا هاوکاری قوتابی ئەکرا بەڵام ئێستا هەموو بڕیارەکان دەرئەکرێ بەڵام جێبەجێکردن و زەمینە سازی بە هیچ شێوەیە نییە بەڵێ بڕیار گرینگە بەڵام زەمینە سازی نییە مەسەلەی دەفتەرە مەسەلەی قرتاسیە مەسەلەی ئەمانەیە ئێستا هیچی نەماوە کە بە پێی یاسای وەزارەتی پەروەردە یان حکوومەتی هەرێم خوێندن بە بەلاشە هەتا سێی ناوەندی لە کولیەش عینەن بە هەمان شێوەیە بەڵام بەداخەوە لە هەرێم ئەوەنەی گرنگی بە خوێندنی ئەهلی ئەدرێ و زانکۆ ئەهلیەکان ئەدرێت گرنگی بە خوێندنی حکومی نادرێ و هیچ ژینگە پارێزیەک نییە لە ناو قوتابخانەکانە بۆیە بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیەکی زۆرە و تەنانەت ڕێکخراوە جیهانیەکانیش. زۆر باشە مامۆستا ئەحمەد ئێوە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەتان بەوە کردووە کە با پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێت بەڵام 30 ڕۆژدارێک موچە بە مامۆستایان بدرێت و لە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە کە لە ساڵی 2015 وەستێنراوە و لەگەڵیشیدا بودجەیەک بۆ خوێندنگاکان دابین بکرێت. لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم سێ داواکاریەدا ئێوە هەڵوێستی دیکەتان دەبێت لە داهاتوودا؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی مامۆسایان ئێمە ڕێکخراوێکی مەدەنی ناحکومین ئێمە لەسەرمانەوەیە فشارەکان بکەین و پاڵپشتی و بە پیشەییکردنی کاری مامۆسایان و دام و دەستگا پەروەردەیەکان بێت و هەروەها لەگە هەڵوێستە نیشتیمانیەکانیش ئێمە هەر بەردەوام لە راپۆرت و لە یادداشتەکانمان ئێمە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵامان ئاگدار کردوتەوە کە بەڕاستی خوێندنێکی تەندروست بەو شێوەیە ئەبێ ژیان و گوزەرانی مامۆستایان دابین بکرێ پێداویستی قوتابی دابین بکرێ
بەڵام ئەوەی کە ئێمە داوامان کردووە لە ئەگەری ئەوەی حکومت جێبەجێی نەکا وەزارەتی پەروەردە جێبەجێی نەکا قەیرانەکانی پرۆسەی پەروەردە زیاتر و کەڵەکەتر ئەبێت ناوی پەروەردە هەوا هەر نەماوە لە ئەتوانم بڵێم لە 2015ەوە بەڕاستی پرۆسەی پەروەردە لە ناو دام و دەستگاکانە زۆر کاڵ بۆتەوە و مەسلەی کۆرۆنەش هاتووە ئەوە هەر پرۆسەی پەروەردە لادراوە فێربوونیش بەڕاستی بەس بۆ شەهادە و بەس بۆ بەڕێکردنە کە ئێمە لە ئەگەری ئەوەی کە حکومت جواب نەداتەوە بەڵێ فشارەکانمان زیاتر ئەەکەین چونکە مەسلەی موچەی مامۆسایان و حەق و یا پاداشتەکان و پاشەکەوتەکان بەڕاستی هێڵی سوورە ناکرێت بەڕاستی ئێمە حکومت ویستی دەوام بکاتەوە پارەکە بەڵام دەڤەرێک بایکۆتی کرد دەڤەرێکی تریش هەروەکو بەڕێکردن بوو و ئەوە بوو پرۆسەی ئەلکترۆنیەکە فەشەلی هێنا بۆ ئێمە داوا ئەەکەین وەکو دڵسۆزانە بۆ حکوومەت کە بەدەم داواکاری ڕێکخراوی مامۆستایان و لیژنەی پەروەردەی پەرلەمان و ئەمانەیە بێت چونکە بەڕاستی ناکرێت پرۆسەی پەروەردە بەبێ شایستە داراییەکانی مامۆسایان و ژینگەیەکی تەندروست و پێداویستیەکان جێبەجێ نەکرێت بەڕاستی ئەوە فەشەلێنێ و ئەکەوێتە قەیرانێکی گەورەیە. زۆر باشە مامۆستا ئەحمەد ئەگەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا لەم مۆزوعەیە دەربێنین لە کەرتی پەروەردەیە دەربێنین پێ وایە بەم هەموو کەم و کورتی لە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستاندا هەیە هەر بگرە لە منهەجەوە کە زۆرێک لە کتێبەکان کە دابەشی دەکەن بەسەر قوتابیاندا هی ساڵی ڕابردووە کە مەتیایدا حەل کراون ئەو بابەتانە ئەو پرسیارانە حەل کراون ساڵی ڕابردوو حەل کراون و دەبێت دایک و باوکان یاخود مامۆستایان دابنیشن ئەو بابەتانی کە حەل کراون بیکوژێنەوە بۆی کە دووبارە خوێندکارەکە فێر ببێتەوە و لەگەڵیشیدا ئەوەی کە مامۆستایان لەو دۆخە خراپەی ئابووریدا هەن پێ وایە هەموو ئەمانە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پرۆسەی فێربوونی قوتابیان و قوتابیان ناتوان وەکو جاران بە باشتر فێری ئەو زانستە بن کە لە قوتابخانەکاندا وەری دەگرن. طبعا مەسلەی ئەو پرۆسە و مەسلەی چاپکردنی قوتابخانە کتێبەکان طبعا ئێمە ساڵانە بە پێی داتای وەزارەتی پەروەردە پێویستیمان بە چاپکردنی 20 میلیۆن کتێبە کە 1200 عنوان لە خۆی ئەگرێ بەڵام ئیمساڵ یەک کتێب طبع نەکراوە بەڵکو بڕۆ لە بازار لە قرتاسیەکان ئەیکڕی بە 4000 بە 5000 بە زیاتریش ئستنساخێکەن و لەوێ ئەفرۆشرێت کە حکومەتی ژەڵێ کتێب دابشکردن بە خۆڕاییە کە ئەمە کارەساتە پێشتر لە لبنان طبعکرا بیدایەت بۆ طبعی کتێب لە 20 میلیۆن دلار ئەدرا کە ئێمە چەندین جار ڕەخنەمان لە وەزارەت و لە حکومەت گرت دوای کرایە 10 میلیۆن دوایی بەڕاستی یەکێک لە وەزیرەکان ئاشکرای کرد وتی ئەو گەندەڵیەی کە لەوێ کراوە لەلایەن ئەو لیژنانەی کە چوونە بەڕاستی یعنی شەرمەزاریەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێم ئەڵێ کە 10 میلیۆن دلار بۆ ساڵانە یعنی دوایی وتویانە بە 5 میلیۆن بۆتان تەبعەکەین بەس تازەی کەنەوە بەڵام ئەو وەزیرە تازەی نەکردەوە ئەمە بەڕاستی ئەوە بوو کە کۆمەڵێک درانە دادگا و بەڵام بەڕێکرا دوای ئەوە ئێستا یەک کتێب تەبع نەکراوە بەڵکو هەندێک لە تورکیا ئیستنساخە کراپارەکە بەڵێ تەسیرێکی زۆری هەیە نەکرد کتێب ئێمە بەس قوتابیانی پۆلی 12 کە 150,000 قوتابی ئیمساڵ دەوامەکات ناکرێت ساڵانە بەس هەر قوتابیە بای 2 میلیۆن مەلزەمە ئەکرێت کە ئەمە بەڕاستی بێزگە دەرسی خصوصی بە چەندین میلیۆن دینار سەرفەکە ئەی ئیشی مامۆستایەتی ئەی ئیشی وەزارەتی پەروەردە چییە؟ ناکرێت ئەمانە هەمووی ئەوەمان پێڵێ پرۆسەی پەروەردە لە قەیرانێکی گەورەیە دەبێ حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە کاربەدەستان بێنە سەرخەت ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر پرۆسەی پەروەردە و لەسەر بژێ و ژیانی قوتابیان بێزگە مەسلەی پاشەکەوتی مامۆسایان کە ئێستا نزیکەی 50 موچە پاشەکەوت کراوە بە 12 موچەی لێبڕینی کە بەردەوام کامل و هەروە لە 175 و لە 150 و لە 121 و لە 180 ئەمە هەمووی بەڕاستی کارەساتە و بێپلانی حکومەتە ئێمە قەیرانی حکومەتمان هەیە قەیرانی دەوڵەتداریمان هەیە کە ئەمە بەڕاستی کارەساتە هەر کەسێک دێت بڕیارەکانی پۆلیسیە یان بڕیارەکانی بەبێ ئەوەی ڕاوێشکردن بێت بەبێ ئەوەی دراسە بکرێت بەبێ ئەوەی پەروەردەیی بێ بەبێ ئەوەی ئەکادمی بێ ئەمە کێشەکانی زیاتر کردووە و قورتر کردووە وەیلا ئەو
پرۆسەی پەروەردە مەسەلەی کۆرۆنا قەزەیەکی گەورە نەبوو بەڵام بە سیاسی کرا لەبەر ئەوەی موچەی پێ نادرێت لەبەر ئەوەی زۆری گەندەڵی هەیە چاکسازیەکە بەڕاستی چاکسازیەکی ڕاستەقینە نییە چاکسازی لە خوارەوە دەست پێ ناکرێت لەسەرەوە دەست پێکرێ ئەمانە هەمووی هۆکارن کە پرۆسەی پەروەردە بربڕی پشتی هەر دەوڵەتێکە بۆ پێشکەوتن بەڵام بەداخەوە ئەوەی کە حسابی بۆ ناکرێت لە هەرێمی کوردستان پرۆسەی پەروەردە و فێرکردنە. زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەهاندنی یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس کە میوانی بەرنامەکە مامووی. وڵازان دەچینەوە پارێزگای هەولێر دوایین زانیاری وەردەگرینە سەر ئەو موشەکانی کە شەوی ڕابردوو ئاراستی چەند گەڕێکێکی پارێزگای هەولێر کرا. پامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرم. ئیدریس لای خوات لێبێ دوایین زانیاریەکان لەسەر ئەو بابەتە چین؟ سڵی خی لێوێ کاکدانیان بڵێ دوایین زانیارەکان لەسەر موشکەکانی دوێنێ شەو بەپێی زانیاریەکان کە تاوەکو ئێستا بڵاو کراوەتەوە هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکان وردەکاری تەخینەوەکە یاخود موشکەکانیان بڵاو نەکردوتەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانێکەوە دەست ئێمە کەوتووە و دەست لایەن هاوپشەکانمان کەوتووە بە شێوەیەکی گشتی دە موشک بووە لە ئاراستەی هەولێر کراوە و شوێنەکانیشیان یەکێکیان لە باڵەخانەکانی ناستی یەکێک لە موشکەکان لە باڵەخانەی ناستی کەوتۆتە خوارەوە بەر شوورەی ئەو باڵەخانەیە کەوتووە و دوو هاوڵاتی بە سەختی تێدا لێدا بریندار بوون و کۆمپانیایەکی ئۆتۆمبیل کە لە بەرامبەر شوێنەکە هەبووە زیانی مادی بەر شوێنەکە و بەر باڵەخانەکە و بەر بەشێک لەو ئۆتۆمبیلانەش کەوتووە کە لەوێن دەر هەبوون. و موشەی دووەم لە گەڕەکی بەختیاری بووە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی و تاوەکو تەنانە زیانی مادیشی زۆر کەم بووە کە خۆشبەختانە ئەوە دەکرێت بڵێن سوکترین ئەو زیان بووە کە بەر ئەو شوێنە کەوتبێت لەم موشەکانەدا و شوێنی سێمیش ئەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو و کە سێ موشەکی لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کەوتمونە خوارەوە جگەلەوەی کە ئەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سیستەمی دژە موشەکیشی هەبوو بەڵام ئەمانە شەر نەبوونە فریاد ڕست موشەکەکان لەوێ کەوتبوونە خوارەوە 5 بەڵێندەر بریندار بوون بەڵێندەرێکیش بەم هۆیەوە گیانی لێدەستدا و یەشێک لە سەربازانی سوپای ئەمریکا لەوێن دەر هەبووە و ئەویش بریندار بووە بەم هۆیەشەوە سوپای هەم هاوپەیمانان و هەم سوپای ئەمریکا بەتوندی هاتوونەتە سەرخەت بەهۆی ئەو بریندارێکەوە سوپای ئەمریکا هەی بووە بەتوندی ئیدانەی ئەم بابەتانەیان کردووە ئیدانەی ئەم هێرشانەیان کرد و موشەشی سێمیش و شوێنی چوارەمیش کە ئاراستە کرابوون سێ موشک بوون لە مەیدانی ئاژەڵاندا لە دەوروبەری هەولێر کەوتبوونە خوارەوە بەم هۆیشەوە سێ ئاژەڵدار کە لەم شوێنانە هەبوون ئەم سێ ئاژەڵدارە بریندار بوون خۆشبەختانە زیانێکی ئەو تۆیان نەبوو کە بڵێم وەفاتیان کردبێت ئەوانە تەنها برینداری سووک بوون گێنرانە نەخۆشخانە و بەپێی زانیاریەکانیش بێت کە ئێمە لە نەخۆشخانەکانەوە دەستمان کەوتووە بای ئەوەندە تەندروستیان جێگیرە کە مەترسی جدی لەسەر ئەم بریندارانە نەبێت لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش ئیدانەی ئەم هێرشانەیان کردووە ئەمە یەکەم جار نییە ئەم موشەکانە بە هەولێرەوە دەندرێت تەنانەت لە ماوەی ڕابردوودا لە چەند مانجی ڕابردوودا بەم شێوەیە چەند موشکێکی تر ئاراستەی شاری هەولێر کرابوون ئەمەش وا دەگات نیگەرانی زیاتر لە لایەنە پەیوەندیدارەکان دروست بکات و بەپێی زانیاریەکانیش ئەوەی کە ئەم موشەکانی لێوە هاتووە شوێنێک بووە لە بەردەستی سوپای عراقیدا هەبووە یاخود بڵێن لە بەردەستی دژە تیرۆری عراقیدا هەبووە هەرچەندە تاوەکو ئێستا دژە تیرۆری عراقی بە فەرمی هیچ شتێکی بڵاو نەکردوێتەوە. زۆر باشە ئیدریس لایەنی دەرونی هاوڵاتیان لە ئێستادا چۆنە و هاوڵاتیان چۆن دەڕوان ئەم بابەتە لە پارێزگای هەولێر؟ بەڵێ کاک دانیاڵە وەکو وتم لە ڕابردوودا ئەمە جاری یەکەم نییە ئەم موشەکانە ئاراستی هەولێر دەکرێت ئەمە جاری دووەمە و ئەلەم جارشدا دە موشک بەسەریەکەوە بە هەولێر وەندراون باری دەرونی هاوڵاتیان زۆر ناجێگیرە تەنانەت دوێنێ شەو تاوەکو بەرەبەیانی ئەمڕۆژ فڕۆکەکانی ئەمریکا فڕۆکەی هاوپەیمانان
بەسەر ئاسمانی هەولێرەوە دەسوڕانەوە بە شێوەیەکی نزم کە دەنجی ئەم فڕۆکانە تەواو خەڵکی هەولێریان هەراسان کرد بوو ئەمەش دەبێتە هۆی زیاتر شڵەژانی باری دەرونی هاوڵاتیانی شاری هەولێر. بەڵێ کاک دانیێل من ئەمە بەشێک بوو لە زانیارەکان سەبارەت بە هێرشەکانی ئەمڕۆی شاری هەولێر. من دەمەوێت باسی بابەتێکی تریش بکەم لەمڕۆ. ئێستا من لە بەردەم دادگای هەولێرم ئەمڕۆ بۆ ڕۆژی دووەم ئەم کەیسی دەستگیرکراوانی بادینان لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. دوێنێ چەند ئەندام پەرلەمانێک وەکو چاودێریکردن هاتبوونە ناوهۆڵی دادگاییکردنەکە، بەڵام ئەمڕۆ ئەندام پەرلەمانان بە شێوەیەکی زیاتر هاتوونەتە نێو هۆڵی دادگاییکردنەکە. و جگە لەوەش کە دوێنێ حەوت لە دەستگیرکراوانی دهۆک دادگایی کران، بەڵام هەر یەک لە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشچیکەوە ئەو ئیفادەیە کە هەبوو ڕەتیان کردەوە بە پێی قسەی پارێزەرەکانیان بێت، ئەو ئیفادەیان ڕەت کردەوە. بۆیە ئەمڕۆ تەنها دادگایی 5 لە دەستگیرکراوانی دهۆک دەکرێت، واتە دوانیان براونەتەوە ئاسایش لە ئێستادا لە نێو هۆڵی دادگاییکردنەکە نین. پڕاوێکی تر بۆ لێکۆڵینەوەی ئەم دوو تۆمەتبارە دەکرێتەوە، واتە مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشچی. زانیاریەکان لە ئێستادا چەند ئەندا پەرلەمانێک چونەتە ژوورەوە وەکو چاودێریکردنی پرۆسەکە، پارێزەرەکانیان چونەتە ژوورەوە کەوا دوێنێ ڕێگریش کرا لە یەکێک لە پارێزەرەکانی یەکێک لەو دەستگیرکراوانەی دهۆک کە بچێتە ژوورەوە، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ وا دیارە ڕێگەیان داوە بچێتە ژوورەوە. و لایەنەکانی پەیوەست بە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و تەنانەت لە وڵاتانی دەرەوەش ئەوانش لە دادگاییکردنەکە ئامادە بوون، توانیویانە ئەمڕۆ دادگاییکردنەکە تاوەکو ئێستا بە شێوەیەکی هێمنانە بەڕێوە دەچێت، هەرچەندە دوێنێ لە دەرەوە نەک لە ناو هۆڵی دادگا هێزێکی زۆری ببورە لە ناو هۆڵی دادگا و لە دەرەوەش هێزێکی زۆری ئەمنی هەبوو، تەنانەت لە دەرەوە بەهۆی ئەوەی ڕێگە نەدرا یەشێک لە پارێزەرەکان بچێتە ناو هۆڵی دادگا دەنگەدەنگ و دەنگبەرزکردنەوە هەبوو. بەڵام زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بووی، هیوای زوو چاکبوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین. بەڵازان بە یارمەتی هاوکارانمان بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بەرگە و بابەتەکانمان جێگەسوود و ڕەزامەندیەوەی ئازی بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ. ناوچەکە هەرێمی کوردستان عێراق بە بارودۆخێکی سیاسی تایبەت و گۆڕانکاری خێرا و یەک لە دوای یەک بەڕێوە ئەچێت. بەنسبەت نەتەوەی کوردەوە کە بەداخەوە تاکە نەتەوەیەکە لەسەر نەخشەی سیاسی بوونێکی دان پێداهێنراوی نییە. ئەمریکا لەگەڵ پەیەدە و کوردی ڕۆژاوە چۆنی مامەڵە کرد، زیاتر وەکو خەڵکی کە شەکدار و ئامانجێکی خۆیانی پێ تەحقیقکردن و دوای پشتی تێکردن. ئاسوویەکی ڕوو نابینم کە عێراق ببێتە دەوڵەتێکی ستاندارد وەکو دەوڵەتانی دنیا خاوەن دامەزراوەکان دڵسۆزانە بە خەڵک دەڵێن. ئەگەر ئومێدیان بە ئێمە هەیە، چاوەڕوانیان لێ ئێمە هەیە، متمانیان بە ئێمە هەیە، یەکومان ئەمە سوپاسیان دەکەین، بەڵام بابزان ئێمەش چاوەڕوانیمان لە خەڵک هەیە. مامۆستا عەلی باپیر دەرفەت نایە بە کەس خۆی هەڵژێرە بۆ پۆستی ینی کەسی یەکەمێم حیزبە کەس نییە منافیست بێ ئەم کۆنگرەیە خۆت هەڵەبژێریتەوە خۆت هەڵنابژێریتەوە چی ئەەکەی جەنابەت؟ کورد لە هەموو شوێنەکانی دنیا نەتەوەیەکە خاوەنی زمانێکە، خاوەنی مێژوویەکە، خاوەنی قەوارەیەکە، نیشتیمانێکی هەیە پێ دەگوترێت کوردستان. پێویستە ئەو دەوڵەتانە ئەو حەقیقەتە لەبەر چاو بگرن. دنیا زۆر خێراتر دەگۆڕێ، بۆیە پێویستە ئێمەش بۆی دەفریای ئەو دنیا گۆڕاوە بکەوین، عەقڵی خۆمان بکەینەوە، دڵی خۆمان بکەینەوە و دوێری ئەوەمان هەبێکە هەر شتێ بزانین کاتی بەسەر چوە، هەر شێوازێک، هەر ئەمڕازێک، هەر ناو نیشانەی، هەر شتێک لای بەرین و شتێکی دیکەی تازە، شتێکی دیکەی گونجاو لەگەڵ واقعی لە شوێندەدا. کۆنگرەی ئێمە بەڕاستی کۆنگرەیە، یعنی بە چەند کۆنگرەمان بەستوون
لە هێندێک لە کۆنگرەکان ڕەنگێک لە یەک لە سەرسی قیادەمان لاچووە و هەر بۆ خۆی لاچووە هەندێکیشی دیارە ڕەنگە دەنجێنێنەوە هەندێکی هەر ئامادە نەبوو کاندید بێ بە تایبەتی لە کۆنگرەی پێشوودا لە هیچ حیزبێکیکە وام نەبیستەوە بەو شێوە بوو بێ لێم گەڕێن وام پێ باشترەکە یەکێکی دی یا بە شێوازێکی دی کێمە کۆمەڵی ئیسلامی ئیدارە بدەین و بەندە ئەو ئەرکەم لەسەر شان ناوچ خەڵکێک نانی لە جنێوداندایە هەر نانی لەوەدایە لەوێت تا ئێستا حساسیەتیان هەیە هەستاریان هەیە کە کەسێک ناوێکی کوردی لە منداڵەکەی بێ وشەی کوردستان بهێندرێ کە ئەمە هەمووی میراتی تۆڕانیەتی سەردەمی کەمالیزمە بۆیان بەجێماوە ئەوانە کە بەتایبەتی حیزبی عەدالە و تەنمیە ئاق پارتی کە خۆیان بەجیا دەزانن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان